سعدي دي كاكا خيانة من دكا سعدي دي كاكا جني بسر منها سعدي دي تساوي هناري أقوقسي رازبي سعدي جني دومي هنابي بخوم دزام تيلي دكم كاكا ئەمن سنەمالە بۆ کابراینەکەم ماڵی لۆ خاوێن دەکەمەوە منداڵی لۆ بەخێو دەکەم دڵشی لۆ دەشۆم لۆی ئوتی دەکەم کامە خواردن بە چێژە لۆی حازر دەکەم ئەرێ بەڕاز بیرم هاتەوە ئەوڕۆ چمان هەیە؟ کاکا قوڵۆستەرم خوایە کاکە بخیانەتم لێکرا خیانەت چ باسی خواردنی دەکەی ئەدا باشە هەنارما دەموێ باسی خواردنی مەکە باسی مشکلەکەت کە کوڕە کاکا تو ئازار خیانەتت نەدیتیە کاکا تو برینی خیانەتت پێ نەکەتیە ئەتو وەستێتی باب مەتەر لەبیر کردیە جێبەجێ دەکەم باوەڕ بکە ئەم دەزام چ لەو سعدەی دەکەم هیچم لێ مەکەن چونکە بەخۆم هیچ لێکراوم سەلام عەلەیکوم کوی سەعادت کۆ خواپاکۆ هەنار دەبەسە هەنار لۆ دەگیرێ دانیشە جارەکەم نام لە تۆ دانانیشم بڕۆ بە ژنەکەی دیکەت بڵێ سعدی قسەکەی تەواوە سعدی تێم گەێنە سعدی بزانن لە بۆی تەجروبەتان نییە ئاگاتان لەو دنیایە کاکە دنیایە پڕی خەڵکی خراپ بووە کاکە خۆم کەسێک باش نییە وەکو تو دام هەم کەسە وەکو هەناری باش نییە پڕی خەڵکی خراپە ئەدە چاوەکە سعدی گیان مادەم لۆ لە هەموو خەڵکەی نایەت و دێتە ناو مۆزوعان ئێخە لە بۆی باش ئەکە کەسێک باش بیتە لە ناو خەڵکی کاکە حەسوودی پێ دەبات ئەدی عەزیزەکەم نازم هەنار چ دەری ئەم ئەوی جێبەجێ دەکەم کاکە زۆر نۆرماڵە دیارە کردیتی کاکە با مەسەلەکە لۆ بجەڕبەوە عیندانی دەبە سعدی لا أهم مشكلة وقت مصرية گورە عەزیزم سعدی گێتان بگەینم باشە یەک شتا پێ بڵێم دەزانم لوت پێ دەکەنم لۆ ئەم تێک نەچمە بە مۆزەعی هەست پێ داکەن لو لبرو تيران راست. قيلا لە بەرەوەی ڕاستە وەلمەوری ساڵێ بخینەوە ئەو کەسێک کە نامی لە بۆ ناردی ناوی چ بوو کوڕە بێچارەکە فەیسبووکی کوڕە بێچارەکە بزانە هەمان ئەکاوتە بزانە چی دووسیە لۆی بخینەوە بلا سڵاو کاک سعدی هەناری خێزانتم بینیوە چەند جارێک بە دزی تۆ سەردانی پارێزەر دەکات دەیەوێت لێت جیابێتەوە دیارە دڵی بە تۆ نەماوە دەیەوێت شوو بە یەکی تر بکات هنار کاکە بە خۆی درۆیە الله درۆیە کاکە خوای بینە عەزیزم نای خوای بینە جو قسانتية هەوا بۆختار عەزیزم هەمان فەیسبوک نامەی لۆی نار بۆختانی بەمەکە کەوتەوە ژنی دووەمینایە ئێستاش باسی دەکە درێەوە بە تەبای لێت جابیتەوە دەبیا من باوەڕکەم کاکە ژیانی ئێمە ژیانێکی خۆشە خەڵک چاوی بێمە هەڵنایە کاچی خەڵک حەسوودیمان پێ دەکات ژیانەکەم بەس باوەڕ بکە داهام ئەو زەلامە چکە باانە باڵێن ئەگەر متەخەلیف ڤایان لەگەڵ ڕێز ببوو پیاوی باش یەکسەر نییە باوەڕی دەکرد بەس کاچی بنم ئەم سەقەفە پیاوەکی تێگەیشتیمە توش زەلامەکی بەڕاستی پیاوەکی ناو پیاوانی جوان پەروەردەکراینە کو دەبین لەناو ئایلێنگ و کەسیش نا هەنار بیلۆی بکاتەوە لە بنجابیتەوە باشترین ژنە ئەم خۆش ناوێ بەرە وەڵڵا لو موضوع قورة طرح دكريتن کاچی بنای دانوێن لێکمان بکە ئێستا بخۆم چاریان دەکەم با یەک نامەی لۆ بنووسم نانەوە قەید نوازی لێ بینێتەوە خۆی نامێ بۆ دەنووس سدنوسي حیای ببە پێی بدێ نییە نەک ئەتوو هەموو دنیا دژی هەنار و سعدی یەک بگرن نیە بیانەوێ تێکمان بەردەم بلێ ئەمە هەن تەباینە بە کەس ناڕخێ سعية تنبت تحمل سعيته ئەنی وڵڵا تەحمل برام چ بکەم کاکە چ بکەم ئەمە بەرگەی هەموو قسەڵەقەکان دەگرم بەرگەی هەموو کەسان دەکرم کە دژایەتم دەکەن ئینسان دەبی بە قووەت بی لەسەر پێی خۆی بۆستی پیاوی ئازا و کەسەیە کە ژنەکەی خۆی بە کەس داداتن لەسەر پێی خۆی دەوەستی و بە قسەی کەس داکە دەهام بيكش دم دبيوه بەچ قصة كان زور زوان قوربانت دەم دەهام